شەقامەکە لێژە دەبی خێراکەی کەم کاتەوە دواتر پێچی تێدا سێم ئیزدیحامەکی زۆری لەسرە لۆدەکی لەسرە. ئەگەر بێت و لێرە بسوڕێەوە سیارە لە کاتی هاتنیەت و مەترسیە کەوتە سەرژیانی خۆت و ئەو شۆفێرەی کە دێتن. و هەر کەسێکی دەستکاری جادە بکە شۆستە بکە یاوەتەرە گادرێلەکان هەڵبگریت ئێمە بە تونترین ئیجراعاتی لەگەڵ دەکەین لە ڕێی داواکاری گشتیەوە. هیچ علاماتی مروری هەبوو لێرانەکەن کو دەسوڕێەوە لێران. یەکێک لە گرفتەکانی هاتوچۆ لە سەرپێچەکانی هاتوچۆ لێخوڕینە بە ئاڕاستەی پێچەوانە. ترافیک دەیەوێتەوە جەنگەی هاتوچۆ دروستی دەکات هۆکارەکەی بخاتە ڕوو هاوکات ئەو جەنگەی کە ڕۆژانە ڕوودەدات چارەسەر بکات. لە وەڵقەی ترافیک بە دەداچوون بۆ ڕووداوەکانی هاتوچۆ لە ڕێگاکانی دەرەوە دەکات. ئەو ڕووداوانەی کەرگیز پێشبینی ئاساوەڕەکەی ناکەین تا ئەو ساتەی ڕوودەدات. ترافیک ئەم جارە هۆکاری ئەو ڕووداوانەی بەشێک لە ڕێگای هەولێر و شەقڵاوە باز دەکات. ئەو ڕێگایە سەرەکی و استراتیژیە ڕۆژانە هەزاران ئۆتۆمبیلی پێدا تێپەڕدەن. هەرێمی کوردستان زیاتر لە 1,800,000 ئۆتۆمبیل تۆمار کراوە. ئەو ژمارە زۆرە ڕێگاکانی داپۆشیوە. ئەرکی هاتوچۆی قرس کردووە. هیدی دەچینە هاتوچۆی پیرمان. ئەفسەری بەرپرس لە پۆلیسی هاتوچۆ و ناوچەیە دەبینین. دەمانەوێت لەگەڵ ئەو پۆلیسانە چاودێری دۆخی هاتوچۆ بکەین و بزانین بۆچی ڕووداوەکان سەر ڕای باشی ڕێگاکە ڕوودەدات. ترافیک بە دەداچوون بۆ سەرپێچی و هۆکاری ئەو ڕووداوانە دەکات. ئەمانج لەو بە دەداچوونە ڕێنوێنی و هۆشیاری سەرنشین و شۆفێرانە چونکە نەخۆشی ڕووداوەکانی هاتوچۆ بنبڕ نەکراوە. بنبڕکردنی چارەسەریەکەی هۆشیاریە. ئیدی ڕایدهێمن بۆ ترافیک هۆکاری و ڕووداوانەش بە گشتی و بەتایبەتەوە ڕووداوی کە ترافیک تۆماری کردە خاتەڕوو. ئەو بە دەداچوونەش کە ترافیک دەیکات تا بزانین بچووکترین مانۆڕ بە هەڵا چ کارە ساتێک دەخڵخێنێت. ئەو هەڵانەی کە شۆفێرەکان ئەنجامی دەدەن لە ڕێگەکانی دەرەوە دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێکی یەکەمیان خێرایی بەڕاستی خێرایی لە خەت خارجی لەبەرەوەی شەقامەکان چۆڵن خێرایی لە ڕادەبەدەر بەکاردێنن. دووەمیان ئەو هەڵانەی کە شۆفێرەکان ئەنجامی دەدەن بەکارهێنانی مۆبایلە لە شەقامەکان. مۆبایل زۆر بەکاردین لە کاتی شۆفێریکردن. یەک لە هەڵەکانی تری شۆفێری ئەوەیە کە سوڕانەوە بە هەڵا ئەنجام دەدەن. چوارەمینیان یەک لە هۆکارەکانەوەیە بەڕاستی گۆڕینی سایدەکانە
ینی بەبێ ئەوەی ئاوێنەکانی تەنیشتی بەکاربێنن سایدەکانیان دەگۆڕن و دەبێتەوە هۆی دروستبوونی ڕووداوی هاتچۆ یاخود هەندێکیان هەڵدەستن بە پێچەوانەی ئاڕاستە عکسی تجاه دەڕۆن لە زادەکەی لەبەرەوە شەقامەکانیان چۆڵە و لە ناکە ئۆتۆمبیلی بەرامبەریان دێ و تووشی ڕووداوی هاتچۆ دەبن. ترافیک پێشمانگێک یەکێک لەو ڕووداوە دڵتەزێنانە لەو شوێنە تۆمار دەکات. ئەو ڕووداوەش کاتژمێر 7 بەیانی لە کاتێکی چۆڵ و بەرەبەیانێکی زوو لە نزیک تونێلی پیرمام و کۆڕێیان ڕوودەدات. لەو ڕووداوەش 3 ئۆتۆمبیل تووشی پێکدادان دەبن و زیانێکی زۆری مادی لێ دەکەوێتەوە. بۆی ڕووداوەکە چەند کەسێک بریندار دەبن و کەسێکیش جان لەدەست دەدات. هۆکاری ئەو ڕووداوەش بەڕای پۆلیسەکان ئۆتۆمبیلێکی جۆری یارسە کە بە شێوەی ڕۆنگسایت پێچەوانی ئاڕاستی شەقام لێ خوڕنگ دەکات. ئەو سەرپێچیە ئەو کارە ساتەی دروست کردووە. یەکێک لە گرفتەکانی هاتوچۆ لە سەرپێچەکانی هاتوچۆ لێخوڕینە بە ئاڕاستی پێچەوانە عکسی تجا وەکو دەبینن کە لە ڕێگاکانی دەرەوە ئەم جۆرە مەخالەفانە زۆرن. بۆ نمونە وەکو دەبینن ئەلێرانە ئەم شوێنە زۆرترین سەرپێچی لێ دەکرێت کە ئەو ئۆتۆمبیلانەی کە دەیانەوەی بچنە شارۆچکەی کۆڕێ ئەو ئاڕاستەیە بەکاردێنن ئاڕاستەی پێچەوانە کە پێیان وابێ کە ئەمە کەم تەرخەمیەکە یاخۆت مەخالەفەیەکی ئاساییە بەڵام وەکو دەبینن مەخالەفەکە زۆر گەورەیە کە چەندین ڕووداوی لێ دروست بووتەوە وەکو ئەو ڕووداوی کە دەیبینن 3 ئۆتۆمبیل کە هاوڵاتێک گیانی لەدەستدا و چەند هاوڵاتێکیش زامدار بوون و ڕووداوێکی دڵتەزێنی لێ کەوتەوە. سعرك رافع بك 10 لقى الصوراني قال عمدته هو حق ساعات او ساعده شي يقلبوا حيني خسر ايقل او بالضبط خسر ايقل لەگەڵەوەی کە تونێلی پیرمام کراوەتەوە ڕێژەی ڕوودا و کەمتر بووە بەڵام لەگەڵ ئەوەش لە ناو تونێل بەڕاستی یعنی هەندێک هەڵەی زۆر دەکرێت کە شۆفێرەکان ئەنجامی دەدەن. یەک لەوانە لە کاتی داخلبوونیان لە ناو تونێل خێرایەکەیان زۆر زیاتر دەکەن لەو ڕێژەی کە بەپێی یاسا لەو دیاری کراوە. بۆ نمونە لە ناو تونێل دەبێت 7 کیلۆمتر لە یەک کاتژمێردا بڕۆی بەڵام هەندێک شۆفێر هەیە سەروی 100 زیاتر دەڕوە ئەمەش ڕووداوی لە دروست دەبێت یان هەندێک شۆفێر هەیە لە کاتی داخلبوونیان لە ناو تونێل بە شێوەی زیگزاگ ئۆتۆمبیلەکانیان لێ دەفڕن. بۆ کەمکردنەوەی ئەو ڕووداوانە و کەمکردنەوەی ماوەی دووری ڕێگاکان چەندین پرۆژە دروستکراون و بنیادنانی ڕێگای تازە کە بەشێکیان جێبەجێکراوە و هەندێکیان لە جێبەجێکردندا. یەک لە هەڵەکانی تر ئەوەیە تەسویری ناو تونێلەکەی دەکەن بۆ نمونە مۆبایلەکانیان دەردینن سناپی ناو ئۆتۆمبیلەکەیانەکەن و ئینجا سوکانەکەیان دەگرن کە ئەمەش ڕووداوی هاتچۆی لێ دروست دەبێت.
سەرڕای ئەوەیە کە ئەم تونێلە کراوەتەوە ئەم جادەستانداردا ئەم جادە باشە کە لە تونێلەکە هەیە سەرڕای ئەوەی چەندین ڕوودا دروست بووە ئەمەش زۆربیان دەگەڕێتەوە بۆ ئەوەی پابند نەبوونە بە یاساکانی هاتوچۆ بە تایبەتی خێرایی کە خێراییەکی لە ڕادەبەدەر لە ناو تونێلە بەکاردێتەوە کە چەندین ڕووداوی دروست بووە وەکو ڕووداوی لێدان و هەروە ڕووداوی وەرگەڕان. ترافیک باس لە یەکێک لەو ڕێگا تازانە دەکات ئەویش تونێلی پیرمامە ئەو تونێلە بە شێوەیەکی ستاندارد و شارستانی دروستکراوە بۆ هاتوچۆ. یەکێک لەو ڕووداوانەی کە لەم شەقامە ڕوویداوە بەڕاستی لە کاتژمێر هەفتی بەیانی سێ ئۆتۆمبیل بوون یەکی لە ئۆتۆمبیلەکان کە پێچەوانەی ئاڕاستەی بەکارهێنا لەبەرەوەی شەقامەکە چۆل بوو و لە هەمان کاتدا دوو ئۆتۆمبیل کە بە ئاڕاستی خۆیان دەڕۆیشتن لە ئەنجامدا پێکدادان دروست بوو لە نێوان هەرسێ ئۆتۆمبیلەکە و لە ئەنجامدا کەسێک گیانی لەدەستدا و هاوڵاتیەکیش بە سەختی بریندار بوو و زەرەری مادیش دروست بوو لە نێوان هەرسێ سیارەکە. سەرڕێ ئەو هەموو هێمایانە ئەو ڕێگا پێشکەوتووە ڕووداوەکان دڵتەزێنترن. ئێمە بەدەداچوون بۆ هۆکاری ئەو ڕووداوە دڵتەزێنانە دەکەین و دەمانەوێت هەمووان ببینن تا کەسی تر نەبێتە قوربانی ئەو هەڵانەی کە ئەنجام دەدرێت. یەک لە هەڵەکانی شۆفێر ئەو کامێڕەمان کە داناوە کاتێک کە دەگاتە کامێرەکە خێراییەکەی سەبر دەکاتەوە بەڵام لە دوای کامێرەکە بەڕاستی خێراییەکەی زیاد دەکات کە ئەمەش زیاتر ڕووداوی هاتوچۆ لە پشت کامێرەکان دروست بووە لەبەرەوەی خێراییەکەیان زیادە. یەکێتر لە هەڵەکانی تر کە شۆفێر ئەنجامی دەدات پابند نەبوونن بەو لاینانە وەکو خۆتان نەبینن کە ئێستا ئەو ئۆتۆمبیلانەی کە دەڕۆن لەسەر خۆتان نەبینن ئێستا ئەم ئۆتۆمبیلە لە ناوەڕاستی ڕێگا دەڕوات. هاتوچۆ تێبینی کردووە کە زۆر جار لە سەرەتا و ناوەڕاست و کۆتایی ئەو تونێلە بەشێکی زۆر لە شۆفێران چەندین سەرپێچی ئەنجام دەدەن کە بەشێک لەو سەرپێچیانە وەک تەقینەوەی بۆمب ئاسەوار بەجێدێنن. هیچی بەشێک لەو سەرپێچیانش لەلایەن پۆلیسی هاتوچۆ چاودێری دەکرێن و سزای یاسایی ئەو شۆفێرانە دەدەن کە ئەنجامی دەدەن. باشی برای بەڕێز ئەحواڵت کووە لۆ عکس ئەسوڕێەوە لێرانە هیچ ڕێنمایەکی مروری هەیە کە تو لێرانە دەسوڕێ بەرێ هیچ ڕێنمایەک هەیە کە بە تو برێ دەسوڕێەوە لێرانە ئێرە ڕێیەکی نایاساییە بە نایاسایی کرایتەوە ناکرێت و شۆفێربی کە علاماتی سوڕانەوە نەبی لێرانە بسوڕێەوە دوایە تو شۆفێری یعنی تەماشا ئێرانە بکە کە لێرانە دێی سیارە بە سرعەت لە تونێلی دێ بە سرعەی 100 دێ کو لێرانە دەسوڕێەوە کە خەتەر لەسەر ژیانی تو هەبێت ناکرێت لەوێن دەبسوڕێ لەبەرەوەی سوڕانەوەیەکی یاسایی نییە دەبیت تەنها لە یەک شوێن بسوڕێەوە کە یاسایی بی لەبەرەوەی لە کاتی ڕوودا و هەر کاتێک شۆفێر بێ لە سایدی دیکە بێ لێت بدات و تۆمەتباری کەکە مخالفی سەڵەس ئیجازەکەم دێ مناقەشەی مەکە بسوڕێەوە کاچی من هیچ علاماتێکی سوڕانەوە لێرە نییە کو دەبی لێرانە بسوڕێەوە و دوایە ئێرانە زۆر خەتەرە یعنی ئەتو لێرە دەسوڕێەوە خەرچی ئێرەی سەرچاوم خەرچی هەرچێن دەربی ئەمە ئیزراعات لەگەر هەموو ئەو شۆفێرانەکەی کە مخالفەی دەکەن بسوڕێەوە لۆ بە شێوەیەکی یاسایی ناسوڕێەوە
ئێرە خەتەر نییە گە بسوڕێەوە سیارە کە بەرەو شەقلاوە دەڕوە جازەکەمان بێت. باشی برای بەڕێز ئێرە شوێنێکی یاسایی نییە بەڕاستی ئێرە شوێنێکی یاسایی نیە شوێنی یاسایی دەبی علاماتی مروری لێبی شوێنەکە قیرتاو کرابی لە جسرەکەی ئەجە بسوڕێەوە وەرە بە شێوەکی یاسایی بڕۆ باشە لێرە بسوڕێ وەرە بسوڕێەوە وەرە لێرە ڕابوەستە ئەوە ئیجازەی پێ نییە بزانە لەبەر چ ئیجازەی پێ نییە ئیجراعات لێگر ناکرێت و هەر شوێنێک شوێنی سوڕانەوە نییە یعنی لە زۆر شوێنی تووڕابیمان هەیە شوێنی یاساییشمان هەیە ناکرێت لە شوێنە تووڕابیەکەم بسوڕێەوە لە بەرەوەی یاسایی نییە لێرە ئەگەر بسوڕێەوە ئەگەر بێت و لێرە بسوڕێەوە سیارە لە کاتی هاتنیەت و مەترسیە کەوتە سەرژیانی خۆت و ئەو شۆفێرەی کە دێتن یعنی تۆ مەترسی دروستەکەی لەسەر ژیانی ئەو شۆفێرەی کە دێ ئیجازەکەتم دێ لێرە بسوڕێەوە بە شێوەکی یاسایی بسوڕێەوە باش لۆ هەسوڕێەوە بگەڕێەوە بگەڕێەوە شوێنەکەت یاسایی نێدێت لێخوڕینی خێرا و ڕۆنگساید و سوڕانەوە لە شوێنی نایاسایی و قەدەغەکرا و سەرەکی ترین هۆکارە ڕووداوەکانن ترافیک تۆماری بەشێک لەو سەرپێچیانە دەکات و پۆلیسی هاتوچۆش سزایان دەدات. لا کامی تێنەگەیشتن لەو بەرپرسیارەتیە بۆ خۆپاراستن و سەلامەتی بەرامبەرەکەیان تووشی ڕووداوی نەخوازراو دەبن ئەو کات پەشیمانی دادی هەڵەکان ناتات. ترافیک سەبارەت بە خێرایی بەشێک لە ئۆتۆمبیلەکان پەیوەندی بە بەشی کامێرای چاودێری هەولێر دەکات. ئەوان نیگەرانن لەوەی کە شۆفێران دوای تێپەڕبوون لە کامێرای چاودێری خێرایی تیژ ڕەو دەبن خێرایی ڕێگە پێدراو تێدەپەڕێن. لە کاتی ئێستادا لە ڕێگاوبانی دەنەوە بۆ نمونە تونێلی کۆڕێ چەندین هیما و ڕێنماییمان داناوە بۆ کەمکردنەوەی خێرایی سەرپێچیەکانی هاتوچۆ. ئێستا ئەوە هیمای ڤۆئیە کە شەقامەکە مەدخەلی تونێلە دیاریمان کردووە بە 70 کیلۆمەتر لە سەعاتێک. لەگەر ئەوەدا کە دەچینە سەرەوە کە داخلی تونێل دەبین هیمایەکی تری لێیە کە بە علامەتی ڕادار دیاری کراوە واتە شوفێر ئاگادار دەکاتەوە علامەتی کامیرەدانانە. دواتر دیسان لە ناوک تونێل تەحدیدی سورعەت دانراوە بە هەمان شێوە کە 70. بۆیە کە ئەم هیما و ڕێنمایانە کە دانراوە بۆ هەمووی بۆ خزمەتی برایانی شوفێر و هاوڵاتیانە بۆ ئەوەی کەمترین ڕووداوی هاتوچۆ ڕووبدا. هەرچەندە کە کورفەیەکی زۆرە لەسەر حکومەت وەستاوە بەڵام حکومەت ئەمڕۆی هەموو بۆ خزمەتی برا شوفێرەکان داناوە. ترافیک بۆ یەکەم جار زۆرترین سەرپێچی خێرایی تۆمار دەکات. ئەو خێرایە لەلایەن هاتوچەی هەولێر چاودێری دەکرێت.
سەرەتا خێرایی بۆ ئۆتۆمبیلی تایبەت و بارهەڵگر و بەپێی جۆرەکان دیاری دەکرێت. دەمانێت بزانین شۆفێران تا چەند پابەندی ڕێنمایی و یاساکانی هاتوچۆن. ئەو سەرپێچیانەی کە پێشتر تۆمار دەکرا گوتمان دەچینە دەرەوەی تونێل کە دادەنێن دەبینین بەشێک لە شوفێرەکان سەرپێچێکی زۆر ئەنجام دەدەن ئەویش هەرچەندە شەقامەکە لێژە دەبی خێرایەکەی کەم کاتەوە دواتر پێچی تێدایە سێەم ئیزدیحامەکی زۆری لەسرە لۆدەکی لەسرە بۆیە مەترسێکی زۆر ئەنجام دەدرێتن لێرە و سەرپێچێکی زۆریش تۆمار دەکرێت. پێشتریش کە باسمان کرد چەندین هیمادانرا کە لە هیمای ئەرزی و زەوئی سەرەڕای ئەوەندە هیمایە دەبینین بەشێک لە شوفێرەکان هەر پابند نابن بە خێرایەکەی خۆیان و تەجاوزی سرعەت دەکەن و دەبتە هۆی ڕووداوی هاتوچۆ ڕوودانی مەرگەساتی گەورە لەم شەڕە. بەپێی ئامارە جیهانیەکان ساڵانە نزیکەی 1,500,000 کەس بەهۆی تیژڕەوی و کەم و کوڕی لە ڕێگاوان تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن و دەبنە قوربانی. تێچووی زیانەماندیەکانیشی بە 600 میلیارد دلار مەزەندە دەکرێت. بەپێی ئاماری بەڕێوەبەراتی گشتی پۆلیسی هاتوچۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 10 ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان زیاتر لە 90,000 کەس بوونەتە قوربانی ڕووداوەکان کە بەشێکی لە ئەنجامی کەم و کوڕی لە ڕێگاوبانەکان بووە، بەڵام حکوومەتی هەرێم ئێستا بەشێکی زۆری ئەو ڕێگەیانەی نۆژەن کردوێتەوە و ڕێگای دیکەی دروست کردووە، بەڵام ئەو ڕێژەیە بەرزتر بووەتەوە. لەو ماوەیە زیاتر لە 40,000 ڕووداوی هاتوچۆ ڕێیان داوە، زیاتر لە 100,000 کەس مردوون و بریندار بوون. حکوومەتی هەرێم لە ڕێگەی هاتوچۆی گشتی هەرێم و شارەکان پەری زۆری وەکارتی هاتوچۆ داوە بە دانانی هێما و کامێرا و بەربەست. هەموو هۆکارانش بۆ پاراستنی هاوڵاتیان و شۆفێرانە و تێچۆکەشی زۆرە، بەڵام بەشێک لە شۆفێران بۆ چەرچنکەیە گرنگی بۆ هێما و کامێرانە دەدەن. هەر کەسێکی دەستکاری جادە بکە شۆستە بکە یاوەتەرە گادرێلەکان هەڵبگریت ئێمە بە تونترین ئیجراعاتی لەگەڵ دەکەین لە ڕێی داواکاری گشتیەوە وەلا هیچ کەسیش قبول ناکەین بێ دەستکاری بکە بەبێ ئەندازەی هاتوچۆ یان بەپێ ڕێنمایەکانی وەزارەتی ئاودانکردنەوە. ئەمە ئەو شکانە پێش دەست بەکاربوونی من بۆ وەکو جەنابی پۆلیسی هاتوچۆش باسی کرد، بەڵام من هەر بەیانی بە هەر بربەستێک بێ ئەمە ئەوە قەدەغە دەکەین هەتا ئەوەی داوات لە لایەنی پەیوەندیدار دەکەین بێ گادرێلەکان بەستەوە و شێوازەکەی وەکو شێوای سەرچی لێ بکاتەوە. ئیدی ترافیک تەنها لە یەک کاتژمێر دەیان سەرپێچی خێرایی تۆمار دەکات.
ئەو کارەش بۆی هەمووان بزانن نابێت تەنها سزا بکەینە پێوەەر بۆ خۆپارێزی و کەمکردنەوەی ڕووداوەکان. پێویستە یەک لە ئێمە ببێت بە پۆلیسێکی هاتوچۆ لەسەر خۆی تا سەلامەت بین.